چار بنمای سرکی تنگ بو هر پروسکا پروردهی الجهان خرب درجه ها میجوی ماموستا منهج اداره قطابی بديت نامن اف تجربه مديتي وغيري من بحث ليت كاتن بنمای سرکی بو سرکفتنا هر پروسکا پروردهی ماموستایا بونی من لێرە بەهۆی مامۆستا کەمەوەیە. من دەتوانم بخوێنمەوە دەتوانم بنووسم هەر بۆیە سوپاسی مامۆستاکانم دەکەم. مامۆستا هەڵگری یەکەمین تروسکاییە بۆنەوەی دوا ڕۆژ. Teachers are the gurus, they are the gurus in our life. دایک و باوکم مامۆستا بوون. مامۆستای دڵسۆز دایک و باوکە. مامۆستا بە تەباشیرە سپیەکەی لەسەر تەختە ڕەشەکە ڕەنجی بەخشی بە ژیانم. Parents after the teacher. Thank you for all the ambassadors of knowledge, wisdom and understanding. خۆشم دەوێت مامۆستای دڵسۆز. ڕێز لە مامۆستاکەت بگرە. سوپاس مامۆستا. Happy Teachers Day. Happy World Teachers Day. ڕۆژی جیهانی مامۆستایان پیرۆز بێت. ڕۆژی جیهانی مامۆستایانتان پیرۆز بێت. ڕۆژی جیهانی مامۆستایان پیرۆز بێت. ڕۆژە جیهانیە مامۆستایا پیرۆز بیت.